بەڵێ لە ئێسادا تیمەکانی بەگی شارستانی سەرقاڵی ئەوەن کە دڵنیا ببنەوە لە کوژانەوەی تەواوەتی ئاگرەکە و دوکانبە دوکان دەگەڕێن و دەیانەوێت زەرەر و زیانەکانی کە لەم بازاڕە کەوتۆتەوە هۆکارەکەشی تاکو لێ دڵنیا ببنەوە لیژنێکی بۆ پێکهێنراوە لێرە کە چەند دوکاناریش لێسڵاوی لێبێ زەرەر و زیانەکان تا زۆر بووە زۆر ناخەڵێن زۆر چکە هیچمان بۆ دەرنەچووە دوکانی چیوە بوو تۆ ئەم دوکانی شوشەوات و بابەتی ناوماڵەیە بە چەنە خەڵێنری ئەو زیانانی بەرەکەوتوە $20 ماڵە سەقە بوو ئەوەنە $20 ماڵە سەقە بۆ بەی خۆمان و بەی خەڵکەوە هیچمان بۆ دەرنەچووە یەک کۆچکە چاچێ لە دوکانێ منە بە ساخی نەماوەتەوە هەمووی بۆ بەزەرەت کی پێتان زانی بەم ئاگرە هەتا بانگی تا دوای نوێژی بەیانیش هیچ ئاسایی بۆ نەبوو لە دەوری 6 و نیو ئەوانە ئاگرەکە ڕوویەوە نەدازانی هۆکارێکی چی بۆ هۆکار حرەسیشمانە بۆ حرەسەکە ئاگام لە هیچ شتێک نەبوو بەس گومان ئەکرێ شۆرتی کارەبا نییە بە تاکید شەو لێرە لە حیمکاری کراوە ئەبێ پریشکی ئاگر و لە حیم و ئەوانە بوو بێ پەڕی بێ باش ئەگەر لە شەوە لە حیمکاری کرابێ ئاگرەکە ئەکەوێتە دەمە و بەیان ئەبێ چکە پریشکی ئاگرە لە شتێکە تا ئەگەشێتەوە تا ئەوە ئەبێ ئەگە سەرەتا پێ بزانرا دوکانێک دوکان سێ دوکانە سووتان نە ئەبوو بەم کارە ساتە گەورە چکەوەتا هیچمان بۆ دەرنەچووە دوو فەرع بە کاملی ئەم دیوادی بە فەرعەکانی ناو و لاوەچەکانیش پارچەی ئەشێتیا دەرنەچووە بە سەقفەکانیشمانەوە ئەمیەتەوە خوارە هیچ شتێکمان بۆ دەرنەچووە لەمانە بردووە ئەم بازارە ڕێکخرایەوە سەقفی چاکرا دوکانەکان چاکرا ئەمە کاریگەری نەبوو بۆ چاکبوونی ئەو مەترسیانە بۆ کەمبوونەی مەترسی با ئێمە هەم جاران پەردە بووە تا ئێستا خۆتان نەبینن دوکانەکانمان هەمووی دەڕابەیە پەردە نەماوە سەقفەکانمان نزم و سەقفەکانمان 6 مەتر بەرز کردوێتەوە ینی کارەبای لەسەر نییە هیچ شتێکی لەسەر نییە ڕێگاکانمان فراوان کردو بۆی لە حاڵەتێک ئاگەر بێت و ئاگر بێتەوە کارمەندانی هاتوو کوژانەوەوانە بە ئاسانی بێن ئاگرەکان بۆ کۆنتڕۆڵ کرێ ینی هیچ ترسێکی ئەومانتیان نییەشۆتەوە کە بڵێ وەڵا ئەمە گومانی ئەوەیە کرێ گەر ئەم ڕێگەیان فەرعام جادەیە گەورەتر بێ ئەم کارە ساتە ڕووی نەیە ئێمە سەرجەم بازاڕەکەمان نۆژەن کردوێتەوە هیچ ترسێکی تیان نەما بوو هەمووی موادی تازە کارەبای تازە دوکانی تازە دەڕابەی تازە ئەوەیە کە ئیبینی سپاسی بەشی خواکەین زۆر سپاس بۆ بەڕێز چەندێک زیانە بەرکەوتووە والله من وەکو زیانم بەر نەکەوتەوە بەڵام برایەکم و ئەم کوڕەوتم بەیەکەوە لێرایە زەرەری هەچییان نەبوو هەمی سوتاوە تەنانەت زۆر قەزاریشن لەسەری ئەتی وڵی ئێمەش هاتوین بەهانایانوانە زۆر سپاس بۆ بەڕێزتان بەڵێ ئەوەی کە ئەیبینن لێ سەدا کە لێرە چەندین کەسی لێە کە هاتوون بە دیار ئەو زیانانەی کە لێرەیە برای جەسڵاوی لێبێ زیانەکانتان چەندێک بووە وڵی $30 چوار دوکان ئەم $30 بەز ئەشیاکە بەز ئەشیای ناو دوکان ئارەبە وازە دوکانەکە بێن ئێمە مانگی دەی پێشووتر بوو دەی ساڵی ڕابردوو بوو ئێرەمان ڕۆژان کردێتەوە هیچی بەسەری چۆن دانیشتووی بە دیاریەوە بیری لە چێ کردەوە ڕاکردنەکەی خۆم بژێوی ژیانی خۆمان لەبنانی حەش ئایلی لەسەر ناخۆشە خاسەمە گەنجێکی بوومە کەم دوکانە بە ڕۆح دەسم بۆ پارچێک بردۆ ڕۆحم لەسەردانا ناخۆشە زۆر ناخۆشە نازانم چی پێمان ناخۆشە بۆ ئەو زیانی بەرتان کەوتووە بەڵام هیچ وەکارەکەیتان نەزانی کە چی بووە بەخوای گەورە بەیانی هاتم تەلەفۆن کراوەتیان سوتاوە بە حساب بەڵێن لە دواوە سوتاوە لە دواوە ئەڵێن لەو سەرۆ هاتم وەتە لە لای ئێوە نەبووە لەلایەمەوە نەبووە نەوەڵڵە چوار دوکانەکە هیچی پێوە لێرە و ئەو دی بێ بڵێ خوای گیان زۆر شکر هەرەو نەدەسەڵاتی من خوای گەورە ویستێەوە و قەڵەمەی لێیە چی زۆر سپاس بۆ بەڕێزتان بەڵێ هەندێک لە دوکاندارەکان بەهۆی بوونی زۆر بڕێکی زۆر لەو ئەشیانی کە هەبوو لە ناو دوکانەکانیانە زیانێکی زۆریان بەرکەوتووە ئەمەشە بوو لە دوکاندارانەی کە لێرەیە کە بەدیا دوکانەکەیەوە دانیشتە بوو بۆی کە
ئەو زەرەر و زیانانەی کە هەیە وەک باسی کرد نزیکی 30 دەفتەر دۆلار وەکو زمانی کە بەکاردێت بەس لەواکە کار نزیک 30 دەفتەر دۆلار زیانیان بەرکەوتووە کە چوار دوکانیان هەبووە لێرەدا. تیمەکان لێرەن هەرێکە لە بەرگری شارستانی پۆلیس، ئاسایش، کارەبا بۆی کە دڵنیا ببنەوە لە ئەوەی کە بە تەواوەتی ئاگرەکە کۆنتترۆل کراوە پاشان شوێنەکە بەجێ دێڵن تیمێکی لێکۆڵینەوەش پێگەێنراوە بۆ زەرەر و زیانەکان تاکو بخەمڵێنرێ بزانێت تا چەندێکە ئەو زەرەر و زیانانەی کە هەیە تاوەکو هۆکاری ئاگرەکە بزانرێت بەڵامێشە لەو دوکانداران باسیەیە کە لە شەڕ درەنگدا لە حیم کراوە بەڵام ئەمە قسەیشی دڵنیاکەرەوە نیە تا ئێستا هۆکارەکە بە تەواوەتی نەزانراوە.